سلاف بینەری زاری کرمانجی ڕۆژەکەوەکی ئەڤڕۆدا دەی هەشتی ساڵا 2014 سەردەستت هێزت پێشمەرگت کوردستانی لێرە تیرۆریستە داعش هاتە ڕزگارکردن ئەڤەجی بژین کۆ هێزا بژین هێزا پێشمەرگەی شار لێرە کۆ ئستۆرا داعش تێک بشکێنیتن ئەڤەجی سەرکرداتیا جەناب سەرۆک بارزانی بوو کۆشا هاوکار و پاڵپشتێکی سەرەکیژی بیتن لێرە هێزی پێشمەرگە بۆی بشێتن هێزی سوپایت عێراقی هەم مووسل هەم ناوچەی دیگەی عێراقی بشێت ئەویژی ئستۆرا داعش تێ بکەین و جارێکی داعش ناو بن بۆ وەرگت نازانیە زیاتر سەرڤێ ڕۆژێ دەخۆ کۆ بێژن ڕۆژەکەەوە ئەوکی ئەڤڕۆدا گوێر مەخمور سەردەستی هێزیت پێشمەرگت کوردستانی هاتنە ئازادکردن بۆ ئەوی بزان دەخۆ زانیاری چنە یان هێزیت پێشمەرگی تا چەند شای نەبێژین ئەو ناوچانە جارێکا دی بپارێزنەوە و ئەو خەلکی لێ دەوەرێژیتن ئازادانە سەر ماڵ و حایەت خوبژین میوانداریا عمید ڕۆکن سرود کردیە تا چەند گۆشان توێ ڕۆژێدا پێش 10 ساڵ هەنگ بشین ئستۆرا داعش بشکێنەوە جارێکا دی ئازادیە بۆ وان بگەڕێنەوە جارشکە کورد و کوردستانیەکان و شاری هەولێر مێژوچکەی تۆمار کرد کەوا تۆماری کرد کە چۆن هەولاکۆیان شکار نەیتانی شاری هەولێر بگری ئەو هاشتێکوانە چاوی تیرۆستانی داعشکان شکێنرا و ڕاجیران و پاڵشمان پێێنانەوە شاری گوێرمان لێساندنەوە کە بۆ یەکەم جار ئالای داعش لە شاری گوێر هاتە خوارێ و ئالای شەکاوی کوردستان لەوێن دەرێ بەرز کراوە تاوان ئەوە هات بە بڕیاری جەنابی سەرۆکەوە گوتی داعشرا بۆستێت و نابی حکمی لە شار و هاتبووە لە کوبنەوەی شێخ سیروان بارزانی بەرپرسی میحوەر کوبنەوەکی لەگەر فەرماندەکانی ئێرە کرد فەرماندەکانی میحوەری گوێر مەخمور کرد پلانێکدانرا کە یەکەم جار شاری گوێر ئازاد بکرێت پاش لە پشتەوەی کەوا شاری گوێر ئازاد کرد لە هەمان ڕۆژ شاری مەخموریش دەست پێ بکرێت ئازاد بکرێت ئەوە پلانێکا خێرا و بێژین هەر هەفتەی مانگێک و ئەو دەبەرەکەتنە دەست داعش و ئینشان دەی مانگی بێژین خلالێکی بێژین خلال دو ڕۆژەدا ئینشان جارێکا دیوان هەردوو شارە دەست داعش دەکرێت طبعاً پێشوەی ئەو هجوومە ئەو هێرشە دەست پێ بکاتەوە هێرشی پێچەوانە مە ڕۆژی هەشت نوێمان دوو گوتمان لە داعشی ساند بەس ئەوەی بزانین کەوا توانای شەڕکردن و توانای هێز و شەڕکردنیان چەندە کە زانیمان توانایەکانیان مەحدودە و شەرکەرەی زۆر نۆرماڵن وەکو شەرکەرەکانی تر تەنیا ئەوەی کە بۆ خۆیان دروست کردبوون ئستورەیەک بوو کە خۆیان وانیشان بوو تێک ناشێن و نابەزێنرێن و ناگەڕێنەوە و لە شتێکی ئەوە ناکەن کە دەرچوو لەسەر هێزی پێشمەرگە ئەو هێزەوان نییە هێزەکی زۆر ئەوە بوو احتیمادی سەرەکی لەسەر عبوو و خۆکوژەکان بوو ئەگەنا بە شەرکەر و ئەوانە مخاومەی پێشمەرگیان پێ نەکرا ئەو ناوچەیە بڵێن تا چەند بووە دەواازەیەکیش بۆ ئازادکردنی ناوچەکانی دیکە هەم بڵێن ناوچە کوردستانیەکان کە دەکەونە سنووری مادەی 140 هەم ناوچەکانی دیکەی عێراق طبعاً لێرە دەستپێک بوو کەوا ئەوان پاشەوەی کەوا هێز عێراقیەکانیان تێکشکاند ورەی هەموو هێزەکان لە ناوچەکە دابەزی بوو بەڵام کە لێرە ئێمە شێرمان لێساندنەوە شتمان لێگرتن و چاومان شکاندن جا ئەوە وەی کردکەوە معنەویاتی پێشمەرگە و ورەی هەموو خەڵکی کوردستان بەرز بوویتەوە کەوا کەس ناتانی کوردستان بگرێت ئەوە وای کردکەوە هێزەکانیش بێنە سەرخەت بڕیار بدەن کەوا پاڵپشتی هێزی پێشمەرگە بکەن لەسەر عەرز ئەمید ئەگەر باسی ئەو بکەین بڵین هێزی پێشمەرگەی کوردستان کە دەی هەش بڵین توانی بڵین بۆ یەکەم جار لە گوێر ئستۆرەی تیرۆستان داعش بشکێنتن لەوێ بڵین هێزی پێشمەرگە بە چەکێکی کەم بوو چەکی کەمی لەدەست بوو ئەو دەستکەوتانێک کە هێزی پێشمەرگە هەم لە گوێر هەم لە مەخمور بەدەستی ناو چ دەستکەوتێک بەو چەکی کەمە توانی بەدەستی بێنیتن پێشگە لە ئازادکردن بڵێ ئەو شوێنانە طبعاً تیرۆرستانی داعش هەر بەخۆیان کەوا چەکەی زۆریان لە سوپای عێراقی فیدرال گەن و هەر بەخۆشیان تیرۆریست بوون تەنیا فکر و هۆشیان لەسەر ئەوەی لەسەر تیرۆر و ئیرهاب و مەترسیدان و خەڵک ئەزیەت بدەن بۆیە ئەوان ئەو چەکەی کەوا لە پێشتانە تۆپەشکا پێی دەڵێن تۆپی جەهەنەمی دەستکردی داعشە دەستکردی داعش بوو کەوا بەو تۆپانە هێزی پێشمەرگە تۆپ بەرام بکاتن و لەبەرەوەی ئەوان سیلاح و عیتاد و شتێکی زۆر و درعی جێشی عێراقیان بەسەنجی کردبوو هەر بەوانە هێرشیان کردە سەر هێزی پێشمەرگەی کوردستان خۆشبەختانە هێزی پێشمەرگە توانی بە ورەیەکە هەیتی لێرە دووبارە لۆمان دەسەرمێنتەوە کەوا شەڕ بە ورە و ئیرادە دەکرێت وەکو لەوتەی جەنابی سەرۆک دیار بووکەوە فەرمان و ئامۆژگاری بە مەسوول میحوەرەکان کرد ئەگەر ورەی پۆڵاینی ورەی پێشمەرگە بەرز بکەنەوە کە بەخۆی ورەیەکی پۆڵانی هەیە توانای بەرزکەنەوە ئەلێرە سەلماندیان کە
کەوا شەڕ بە ئیرادە و ورە دەکرێت نەک بە چەک دەکرێت ئەوەش لە بەرەکانی جەنگ ڕەنگی داوە ئەوەی کە دەیبینین ئەوە مدەڕعەکانی جێشی عێراقیە کە داعش لەوانی ساندوو دووبارە هێزی پێشمەرگەی کوردستان توانیمان لێرە ئەوانیان لێوە بگرینەوە جارش کات چاچیان کردنەوە بۆ خۆمان بەکاری بینین ئەوانەی کە ئەوانش کە دەیبینین ئەوانش هەموو چەکە خۆکوشەکانی داعشی بوون کە ئەو سیارە فۆردەکانی جێشی عێراقی قەدیم و شوڕتەی فێدرالی عێراقی قەدیم بەکاران دێنا و درعیان کردبووە وەڵام خۆشبەختانە نەیانتوانی بەرامبەر هێزی پێشمەرگە هیچ بکەن چەکی کاریگەری داعش چی بوو لەو شەڕێک کە بەرامبەر پێشمەرگەی کردی داعش بدایەتی هات سلاح و عیتاد و درعشی گەلێک زۆری هەبوو بەڵام پاش ئەوەی کەوا پێشمەرگە بە ورە شەڕی لێگەکردن ئەو سیلاحانەیە کەوا لێ ساندنەوە احتیمادیان کەتە سەر خۆکوژ و عبوات یعنی شەڕشی ترسنۆکانە ئەمی سرود ئەگەر باسی ئەوەش بکەین بڵێن کاتێککە ساڵی 2014 تیرۆریستان داعش هێرشیان نەبوو سەر هەندێک ناوچە هەرێمی کوردستان بڵین بە تابەتی ئەگەر بڵین لە شارەکانی دیکەشی عێراق خەڵکێکی زۆر لەو کاتە بڵین ئاوارە بوو بۆ ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگە و ناوچەکانی هەرێمی کوردستان ئێوەکو هێزی پێشمەرگەی کوردستان هەم بڵین بەرگریتان لە خەڵکی هەرێمی کوردستان ناوچەکانی هەرێمی کوردستان دەکرد هەم ئەو خەڵکەشتان دەپاراست ئەوە چی وای کرد کە ئەو خەڵکی هەموو هانا بۆ هەرێمی کوردستان بواتن ئەم بینێتن طبعا ئەوە ڕنگدانەوەی سیاسەتی حەکیمانەی جەنابی سۆرۆک بارزانی بوو ڕنگدانەوەی ئەوە کەوا کورد بڕوای بە پێکەوە ژیان هەیە بڕوای بە پێکەوە بوون هەیە بڕوای بە پێکەوە هەستان و دانیشتن هەیە لەگەر هەموو قومیاتێک و لەگەر هەموو ئەدیانەش ئێوە دەبینن کەوا تیرۆریستانی داعش هاتن هێرشیان کردە سەر برای یەزیدیەکانمان هێرشیان کردە سەر برا مەسیحیەکانمان هێرشیان کردە سەر برا سائیبیەکانمان ئەوان تەنیا ئەوانە پێ خوبول و کە ئەوان ئەو سیاسەتێکە خۆیان دانویست تەنیا ئیسلام بیت ئەگەر ئەوە بینەوە پێشساوی خۆمان لە کاتی هێرشەکانی تیرۆریستانی داعش خەڵکانشی زۆر لە ئەمبار و ڕەمادی ڕویان لە بەغدا کرد تەنانەت بەغداکەوە ئەوان یەک قەومیەتن عەرەبن دەرگایان بۆ نەکردنەوە تەنیا دەرگای ئەویان بۆ کردنەوە لە مەتاری هەولێر لە مەتاری بەغدا سەفەر بۆ مەتاری هەولێر بکەن و خەڵکەکی زۆریش ڕووی لە کوردستان کرد تەنیا لە میحوەرەکەی ئێمە 54,000 ئاوارەمان ئیستیقبال کرد لەو زولفە ناخۆشەی کەوا زۆر زاریش مەترسی ئەوەی هەبوو لە نزیکەوە بێن خۆیان بتەخێنەوە وەکو ئەوەی کەوا تیرۆریستانی داعشتیان کرد و گەورەترین کێشەشمان ئەوە بوو کەوا سەعات 2 شەو سەعات 3 شەو ئافرەت دەهات منداڵی ساوا دەهات ئەوە دەهات سەرڕای ئەوەی لەسەر مەترسیەکەی کەوا لەسەر ژیانی هێزی پێشمەرگەی هەبوو بەڵام لەگەر ئەوەش لەسەر فەرمانی جەنابی سەرۆک و تەوجیهاتی حەکیمانەی کەوا بڕوابوونمان بە پێکەوە ژیان و بە پێکەوە هەڵسان و داخشتن باوشمان بۆ ئەو خەڵکە ئاوارەی کردەوە لەو کاتە ناخۆشانەی کەوا لە کاتی شەڕ بوون ئەمە تەسەوورمان دەکرد تیرۆریستانی داعش زوم بکەن کە کاتەشی کابراایەک دەهات دەستی برن دەکرد و ئەمە هاتی بەخۆم تەسبیح بکەم یعنی گریان بۆی دەهات زگت پێی دەستاوە زۆر جار ئافرەت هاتیە منداڵ هاتیە کەوا هەم وەرگرتنیان کێشە بوو و لە کاتی ئەو شەڕ و ئەو ئاژاوی کەوا تیرۆریستانی داعش ئەویان کرد حکوومەتی فێدرالی عێراق بودجە و قوتی هەرێمی کوردستانی بڕی لەسەر کوردستان و هەروەها هاوکاریەکانی هێزی پێشمەرگەشی بڕی زۆر سوپاس بۆ هەموو خەڵکی کوردستان و زۆر سوپاس بۆ هەموو پێشبەرگەکانمان زۆر سوپاس بۆ خۆراگریان کەوا لە بیدایەتی لە چارمان کە تا 5 ماچی ڕاتب نەبوو پێشمەرگەکانمان لە شوێنی دوور داهاتن لە ئاخری سۆران داهاتن لە ئاخری مرگە سۆر داهاتن لە ڕواندز داهاتن لە گەرمیان داهاتن لە زاخۆی داهاتن بەڵام کەس ئامادە نەبوو شەڕکردن بە جێبێلی کەس ئامادە نەبوو بەرگریکردن لە خاچی کوردستان بە جێبێلی هەمووی بەردەوام بوو سەرڕای ئەو ئیمکانێتەکەمەی سەرڕای ئەو بێمەعاشوبە و ئەوەی ڕاتیبەی بەڵام پێشبەرگە کۆڵی نەدا و شوێنی خۆشی بەرنەدا و لەگەر ئەوەش لەسەر باری ئەو بێپارەی و بێوەزعەیە کەوا حکوومەتی هەرێم زیاتر لە ملیۆنێک ئاوارەی وەرگرت ئۆلایازال هەتا ئەوڕۆکەش خەڵکێک باوەڕی بە حکوومەتی هەرێم هەیە باوەڕی بەلایەنە چکەنیە بستەوە سەر گوندەکانی خۆیان یا بستەوە سەر شوێنەکانی خۆیان ئەگەر ئێستاش ئەوە بکەیت ئەوە چەند داواکاری بکرێتەوە دەستە کەمپەکان خەڵکەکی زۆر گەڕاوە بەڵام کە چوونەوە شوێنی خۆیان ژیانیان لۆ نەچەوە سەر تەمین نەبوون لە ژیانی خۆیان جارێکتر گەڕانەوە ئەمی سرود ئەگەر بە شێوەگەشتی باسی ڕۆڵی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بکەین بڵێن هەر لە مەخمور و گوێر هەتا دەگاتە شنگال و سنی ناوشوێنانە بڵێن ئەگەر باسی ڕۆڵەکانی هێزی پێشمەرگە بکەین
تاچن بلین که استوری داعش لسر دستی هزکانی پیشمرگه شکا بلین او پیشمرگانی همو ناوچکانی کردستان من بتایبتش اگر بلین اداره سوران رولی اوان بک زیاتر ل 41000 پیشمرگه اداره سوران لبرکانی پیشوی شربون که توان استوری داعش بشکنن و جاری کی دیگه بلین داعش لبنان چانه نمیتونه اگر بشوی کی گشتی باسی رولی هزکانی پیشمرگه من بود طبعا پیشمرگه هزی کردستان تکلاوه اما پیشمرگه چی زوری همو سنور کارمان هبو بتایبتی سنوری سوران و سنوری بارزان و سنوری زاخو سنوری گرمیان اغلبی پیشمرگه کارمان ای ام سنورانه بود بس خلق چی زوری سنوری سورانش من لگل دام او کاتی لگر فرمانده سیروان بارزانی هاتینه او شوینه خلق چی زور لدلان چرا بو خلق چی زوریش روله حالاتم بو يعني اما كاتين لنزيك او شويه كوالي راوستاينا خلق مرومارات خوي بيان دبر كاتين لما برسين كاكت سيا يكل افريكان قوتي ورم بقرنوا قوتي و بارزاني كان هاتن اوانا شريده كان وكو سباي عراقيين قوتي ورم بقرنوا ما دام بارزاني كان هاتن ليكوانا اوانا برغريده كان شويني خوان برنادل اوش واي كواوري خلشي ناوتسكا برز بيتو لبداياتي من امازون بيكر او شوينانا ببرسيارتي سباي عراقي فيدرال بو اوكاتي كما هاتين هندك سباش ماندي برسيار مالك كاكا كذا عش قلت النازاني لشي شربوا قلت الشرمان نكديا ادي اخر شويه على شيء قلت نازاني ادي لبا سهر دي يعني حتى بخش نزاين لو سهر دي بس سببك او على السوشيال ميديا كوا ترسي كلمه خوان زول بترسناك وزول بدرنده بشان دابو لوي وايل زلفيك وايل وشوينا انا كنت كوا اساني تسميلي هزي دا اشبكرتن عليك وانا زارش كذا قرب وصر وتي زنابي السروك كوا زور تاكيدي كردوا كاو وري پیشمرگه برز بکرێتەوە وري خەڵکی کوردستان برز بکرێتەوە بەڕاوستانی داعش و وەلێدانی و عەدلەساندنەوەی داعش سوپای ئەمریکا بە ئەترافی خۆیان وتیان ئەمە 30 میلیارد دۆلارمان لە جێشی عراقی سەرف کردووە بە تەدریب و بە چەک پێدان و بە تەسلیح و بە پێدانی سارەی دەرئەو لە هەموو ئیمکاناتەکانی کەوا هەبوو بەڵام ئەو تەدریبە زۆرەوەکەوە فترەکەی لآزادی عراق را 2003 هتا 2014 ئەوەندە ساڵێکەوە تەدریبیان کردبوو تەسلیحیان کردبوون پرسەچیان کردبوون کەوا دیترا لە فترەی کەم شەڕی پێ نەکرا لێ دووبارە دەکەمەوە ئەو شتی ئەو شەڕێکەوە بە ئیرادە و بە پێوەستان و بە بەستنەوە بە خاک دەکرێت بە پارە و بە چەک ناکرێت دووبارە دنیای خەڵکی کوردستان دەکەینەوە کەوا تیرۆرستانی داعش لە قیمەی بە قوتی خۆیان هیچیان پێ نەکرا ئێستاش هیچیان پێ ناکرێت تەنیا ئەگەر چەند مەفارزێکی کەمیان ماوە لە بەرەوەی لە پاش 16 ئۆکتۆبەر فەراغەکی ئەمنی بینی مە و بینی سوپای عراقەیە کە کاتی خۆی ئەو فەراغە لەسەر بڕیاری هاوپەیمانان دراکەوە زۆر لێک نزیک نەبین تەماس نەبیتن مەشاکلی گەورە دروست نەبیتن بۆیە ئەوان لەو فەراغەی مەفارزی کەمکەمیان مایە و تیرۆرستانی داعش ئایدۆلۆژیایە فکرە بە زەحمەتە ناودەچی یعنی ئەوەی وەکو توانای سەربازیان نەماوە بەس ئێستا دەکرێتەوە سەر هەم حکومەتی عراقی فیدرال و هەم حکومەتی ما شەڕی فکری و شەڕی ئایدۆلۆژیان لەگە بکە ئەو فکرە تیرۆریستیە و ئیرهابی کە لە شوێنەکە پەرێساند بوو کۆتایی پێبین بنبڕی بکرد ئەگەر بە شێوەیەکی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان وەربگرین بڵێن هێزەکانی پێشمەرگە کە بڵێن تێکەڵاویەکە لە نێوان هێزەکانی پێشمەرگە هەلا بڵێن لە هەلەبجە و سلێمانی هەتا دەگەیە شنگال و سنووری و شوێنەکانی دیگە بە شێوەیەکی هەرێمی کوردستان هەموو هێزێکی یەکگرتووە تا چەند پێویستەش هەموو هێزولانەکانی هەرێمی کوردستان یەکگرتوو بن و هەمویان پێکەوە پاڵپشتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بکەن بۆ ئەوەی جارێکی دیگە هەم ڕێکخراوی تیرۆریستی داعش هەم هیچ گروپێکی دیگە نەتوانێت زەفەر بە هەرێمی کوردستان بات و دەست بۆ هەرێمی کوردستان درێژ بکاتنە پاش کابینەی نوێی حکومەت هێرێم بە سەرۆکاتی بەڕێز مەسرور بارزانی کەوا ئەوەی ریفۆرمی هێزی پێشمەرگەیکەوە بە هاوکاری هاوپەیمانان دەکرێت ریفۆرم سەریعتر بووە و زیاتر هێزەکان ئێستا دێنەوە ژێر چەتری حکومەت و وەزارەتی پێشمەرگە طبعاً هەندی ئەم یەکگرتوو بین و یەکگربین بۆ کوردستان باشترە وتوجيهاتي برز جنابي سروج حكومة بو وزارة پێشمەرگە کەوا ریفۆرم بکرێت هەموو پێشمەرگە کۆ بکرێتەوە لە ژێر چەتری حکومەتی هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بن مۆرچی حزبایەتی و کەسایەتی و ئەویان پێوە نەمینێت و ئەو پرۆژەیە بە سەرپەرشتی ڕاستەخۆی جنابی سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و چاکسازیەکی زۆریش کرایە ئەوەش بۆ هۆکارێکەوە وەکو لە میدیایەکان سێ چاڕۆژ پێشتا بینیتیان کەوا چەک و
توانایەکی زۆری پێشکەوتوی هاوپەیمانان پێشکەش کرا بۆ هێزی پێشمەرگەکەەوە خزمەتی پێ بکاتن ئەوە هەمووش دەگەڕێتەوە بۆ سیاسەتی حکیمانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێز کاک مەسرور. عمید زور سپاس بۆ دەرفەتی کۆتا دا بینێرێت زاری کرمانجی گەلێک سپاس بەێ بینێرێت زاری کرمانجی ئەوەمە هەنگۆدیتی عمید ڕکن سرود ساڵە بوو فەرماندەکی پێشمەرگە بوو گوێر مەخمور ڕۆژەکەمە سەرتاژ ئاماژە پێدا ڕۆژەکەوەکی ئەڤڕۆدا دەی هەشتی ساڵە 2014 ده ساڵ بەری ئێستا و هێزت پێشمەرگیت کوردستانیشان گوێر مەخمور بێژین تیرۆسی داعشوێر ڕادوان کەون و دەرنێن لێرە جارێکا دی بێژین وان شارانە بگەرنە باوە شەهرێما کوردستانی و بۆ ئەوەی لێرەژی وەرکێک و ئەستۆرا داعش سەردەستی هێزی پێشمەرگی کوردستانی بێدەشکاندن و هەتا ساڵە 2015 جی بێژین شنگالێک و سەرۆک بارزانانی و سەرکرداتیەوە بەرەیت کرد وەکرد و هێز بێژین تیرۆسی جارێکا دی هەرێما کوردستانیان بێژین ناوچێت ناوچێت سنووریت هەرێما کوردستانی نامێنن و هەروە بووە هاوکاری پاڵپشتێکیش بۆ ئەوەی کو هم شاری مووسل هم جهت دیکە کل دست تروریست داعش آزاد بنو خلق او خلقی که آواره هریما کردستانی بود گر نفسر مال و حالت خو